بەپێی ئامارەکانی نەخۆشخانەی هیوا بۆ ساڵی 2023 3356 کەس لە سلێمانی تووشی نەخۆشی شێرپەنجە بوون و بەڕێبەری نەخۆشخانەکەش دەڵێت ئامارەکان بەراورد بە پارساڵ زیادی نەکردووە. ئامارەکان لە ساڵی 2023 کە هەمان بووە 3356 حاڵەتی شێرپەنجەی هەبووە و نزیکەی 6442 کۆدی گشتی کراوەتەوانێت لە مانگی کۆتایی ساڵی 2024 ئێمە کۆی گشتی ئەو کۆدانەی کە کراوە 5866 کۆد کراوە کە لەمە تەنها 3151 کۆدی شێرپەنجەیی بووە. واتاگەر ئێمە سێرکەین لەوە نەی کە ڕێژەی وەری بگرین ئەگەر ئەم دوو مانگەش کە ماوەمانە مانگی 11 و 12ش گۆڕانکاریکی ئەوتۆ لە ڕێژەی توشبووان بە شێرپەنجە نەبووە، بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە ئێمە خەمسار بین بەوەی کە بڵین ڕێژەی توشبوون بە شێرپەنجە کەمی کردووە. شارەزان هۆشداری دەدەن لاڵکشانی توشبوون بە شێرپەنجە و وەکارەکەشی بۆ ژینگەی پیس و کارگە و دەرمانە قڕکەرەکان دەگەڕێنەوە. لەلایەکی دیکەش گرفتی دەرمان بۆ توشبوانی شێرپەنجە نەخۆشیەکی دیکەیە بەهۆی نەبوونی بودجەوە نەخۆشخانەی هیوا و هیوای نیگەران کردووە. ئێمە بەپێی ئەو بڕیارانی کە لە ئەنجومەنی وەزیران هەیە ئێمە ماگانە 700 میلیۆنمان هەیە بۆ لەسەر بەڕێوەبەرایەتی گشتی کە ئەمە نزیکەی 500 میلیۆنی بۆ دەرمانە، وەجگەلەوە لە سندوقی شۆ نزیکەی 350 میلیۆنێکمانەیە کە 200 میلیۆنی بۆ دەرمانە. بێگومان ئەگەر تۆ ئەمە کۆکەیتەوانێ نزیکەی ساڵەکە 8 میلیارەکە یان 8 میلیار و 400 ئاکات. ئەمە جگەلەوەی کە پێشتر لە سندوق تەندەری دەرمان کراوە، بەڵام لە ماوەی ڕابردوو تەندەرەکانی دەرمان لەبەر چەند هۆکارێک نەکرا، لە ئێستادا تەندەردەستی پێکردوێتەوانێ و دەرمان دابین دەکرێت بۆمان لە سندوقەوە. تۆ ئەگەر بەراورد بە ساڵی 2022 بکەی کە منەڵم 45 میلیار دەرمانمان داوە بە نەخۆش بە بڕی 45 میلیار، کەواتە ئەو بودجانەی کە دابین کراوە هیچی بەشی ئەوە ناکات کە تۆ 100% هەموو پێداویستیەکی دەرمان پزیشکی تاقیگەی بۆ نەخۆشان دابین بکەی. لە ماوەی ڕابردوو چەندین جار لە پارەی داهاتی سندوقی شێرپەنجە پرسیار کراوە، بەڵام هیچ بەرپرسێک بە دروستی ناڵێت پارەی سندوقەکە چی لێکرا و ئێستا چەندێک پارەی تێدایە و باسیش لەوە دەکرا پارەکەی خورابێت کە مڵکی نەخۆشخانە شێرپەنجەیەکانە و دەبوو بدرێت بە دەرمان بۆ ئەوان نەوەک دەستی بۆ برێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.